دوای 17 ساڵ لە تیرۆرکردنی یادی ڕۆژنامەنووس سۆرانی مامەحەمە بە زیندوی ماوەتەوە. ئەگەرچی دەسەڵات کەیسەکەی دەخاتە ژێرە و ئەو هەموو ساڵە ویستوێتی لەبیر بچێتەوە، بەڵام کەسوکار و هاوڕێکانی ساڵانە بە بەخشینی خەڵات بە هاوبیرەکانی یاد و کەیسەکەی زیندوو ڕادەگرن. بە ئامادەبوونی ژمارەیەکی زۆر لە ڕۆژنامەنووسان و نووسەر و ڕووناکبیران لە سلێمانی یادی شەهیدکردنی سۆرانی مامەحەمە کرایەوە و خەڵاتی سۆران بەخشرایە 2 کەسایەتی کوردستان. سەندیکا و ڕێکخراوەکانی ڕۆژنامەنووسان دەڵێن سۆران و هاوڕێکانیان بەدەستی کورد بەدەست و چەکی ڕێکخرا و تیرۆر کراون. تەنها سۆران نییە، ڕاستە سۆران کوڕی کەرد بوو، شەهیدی دەستی تیرۆر و غەدرا، بەڵام تیمەکەی سۆران سەردەشتە وەدادە کاوەگەرمیانیە شێخستارە. ئەم 5 کەسە 5 بەپولەن لە ئاسمانی تیرۆری کوردیە بەدەستی کوردی بەداخەوەڵێن. تەنها تەقەکەری کاوەگەرمانی گیرا و دادگایی کرا، کەواتە هەر 4 کەسەکەی کە هەتاوەکو ئێستا دەیان جار من هاوارم کردووە وەک لە سلێمانی. ئەم هەموو تاوانە دۆزرێتەوە، ئەم هەموو کەسە ئەم هەموو بکوژە دەستگیر ئەکرێن، بەڵام بۆچی دەسەڵاتێکی کوردی بەم هەموو دەستگا ئەمنیە و ناتوانێت 4 تەقەکەری کە دەستگیر بکات ناتوانێت بیدۆزێتەوە؟ بێگومان ئەمە تیرۆری سیاسیە، ئەوەی کە ئەکرێ ڕۆژنامەنووسەکان تیرۆرکات تیرۆری سیاسیە و دەستی منەظەم دەستی ڕێکخراو بە چەکی ڕێکخراو بە خەڵکی ڕێکخراو بەمانە تیرۆری ئەم ڕۆژنامەنووسانە ئەکەن. تێپەڕبوونی زەمن بەسەر ڕووداوی تیرۆری سیاسی و تیرۆر لەسەر ئازادی بیرروڕە و ئازادی ڕۆژنامەنووسی ساڵێک بێت یان سەدەیەک مانای سڕینەوەی ڕووداوەکە ناگەێنێت لە دەوری گشتیدا. ئەوەی خەمی ئێوە و خانەوادەی سۆرانی مامەحەمە ڕەنگە کەمتر بکات، گەڕانەوەی مافە بۆ خاوەن ماف و بینینی تاوانبارانی ڕاستەقینەیە لە بەردەم دادگایەکی عادلانە. تا کات بەسەر ئەم ڕووداوانەدا تێپەڕن، پرسیاری زیاتر لەسەر دامەزراوەی جێبەجێکار دەوروشێتن، گومانی زیاتریش لەسەر سەربەخۆی سیستەمی دادوەری دروست دەبێت. سۆرانی مامەحەمە ڕۆژنامەنووسێکی بێر و دیاری کوردستان بوو. تیرۆرکردنی پەیوەندی بە کارە ڕۆژنامەوانیەکانیەوە هەبوو. مامۆستایەکی زانکۆ دەڵێت تا ئەم دەسەڵاتە هەبێت یاسا سەروەر نابێت و ناتوانرێت بکوژان ڕاپێکی بەردەم یاسا بکرێن. دۆسەی شەی سۆران لە ڕووی یاسایی و ئاساییشەوە هیچ بەرەو پێشچوونێکی بەرچاوی بەخۆیەوە نەبینیوە. هەمومان دەزانین شەهیدبوونی سۆران بۆ جێڕانەوەی مافی خەڵک و دەرخستنی دەرونی ڕەش و زەر هەڵگەڕاوی دەسەڵات بوو. زۆر گرینگە ئێمە لە ساڵیادی مەرگی ئەودا ئەو قەڵەمە خێرا، ئەو قەڵەمەی کە دادپەروەری دەنووسێەوە وەستایەوە دژی زوڵم ئامادە دەبین. بە بیری زەر هەڵگەڕاوی زوڵم دەڵێین هەتا ژیان گریانی بۆ شەی سۆران تێدا بێت. ئێمە بە ئێوە دەڵێین تیرۆریست و بکوژ و دڵ زەرد و بێبەها. شەهیدکردنی ڕۆژنامەنووسان لە سۆرانەوە بۆ سەردەشت و کاوە وەداد و هاوڕێکانیان زنجیرە ڕووداوێکی تیرۆریستین کە لە ژێر سایی دەسەڵاتی کوردی و بە ئاشکرا ئەنجام دراون. بەڵام هەر ئەم دەسەڵاتە تاوانەکانیان پەردەپۆش و تاوانبارانیان دەرباس کردووە، بەڵام دەنگی ڕاستی و ئازادی بەرزتر بووە و ڕۆژنامەنووسان بوێرانەتر لە کاری خۆیان بەردەوام بوون. ڕامیا ڕۆسمان، کەناڵی پێام، سلێمانی.